دوای دەستگیرکردنی 12 وڵاتی سنووری برادۆست لەلایەن سوپای تورکیا ئەمڕۆ ئازاد کران. بریکاری وەزارەتی تەندروستی باز لە مەترسی کەمی دەرمان لە سلێمانی دەکات. وەزیری نەوخۆی تورکیا دەڵێت عێراق و سووریا لە دەستی ئەمریکا ڕزگار دەکەین. سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. دوای سێ ڕۆژ لە دەستگیرکردنی 12 هاوڵاتی کەسبکاری سنووری برادۆست لەلایەن سوپای تورکیا لە ناوخاکی هەرێمی کوردستان ئەشکەنجە دراون و ئەمڕۆ ئازاد کران. ئەمڕۆ سێ ڕۆژ بەسەر ڕفاندنی ئەو 12 هاوڵاتیدا تێپەڕ دەبێت کە لە کاتی ڕۆشتنیاندا بۆ کردنی گژوگیای بەهارە لەلایەن سوپای تورکیا وەتەقەیان لێکرا و دەستگیرکران. بەڵام تا ئەمڕۆ چارەنووسیان نادیار بوو، هیچ زانیاریەکیش لەبارەیانەوە نەبوو. سەرچاوەیەکی خۆجێیی لە ناوچەکە بۆ شاپرێزوتی دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانرا ئەمڕۆ یەکشەممە ئازاد بکرێن و بگەڕێنەوە نێو کەسوکار و خانەوادەکانیان. ئەمڕۆ یەکشەممە دکتۆر ڕێڵ فەریدون بریکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لە میانی کۆنفرانسێکە ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند بابەتی کەمی دەرمان لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان و سنووری ئیدارەی سلێمانی لە ترۆپکدایە و پێویستی بە چارەسەری خێرا هەیە. بریکاری وەزارەتی تەندروستی هەرێم ڕاشی دەگەێنێت کە داوایان کردووە لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی پارەی نەختینەی دەرمان پێش موچە بخرێت، چونکە گرنگیەکی زۆری هەیە و پێویستە بە خێرایی پارەی پێویستی بۆ تەرخان بکرێت. لەلایەکی دیکەشەوە بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان لە سلێمانی ڕایگەاند بەشێک لە دەرمانەکان بە سوالکردن پەیدا دەکەین و لە ئێستادا لە سەدا 20 دەرمانمان ماوە و بەو هۆیەوە نەخۆشەکان دەرمانی پێویستیان پێنادرێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال باسی لەوەش کرد کۆمەڵێک دەرمان هەیە لەبەر ئەوەی بە کۆلیتی کۆنتڕۆڵدا تێپەردەبوو بە خێرخوازیش نەمانتوانی وەریان بگرین و دەژڵێت بەلامانەوە سیر بوو لە نەخۆشخانە ئەهلیەکاندا دەرمان بەکاردەهێنرێت بەڵام ڕێگە نادرێت لای ئێمە بەکار بهێنرێت و دەبێت بە کۆلیتی کۆنتڕۆڵدا بڕوات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت لە دوانەکەی وەزیری نەوتی عێراق بەڵگەیە لەسەر ئەوەی 200 تا 250 ملیۆن دۆلاری نەوتی هەرێم دیار نامێنێت. دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر لێدوانەکەی وەزیری نەوتی عێراق لەبارەی گرێبەستە نەوتیەکانی هەرێمەوە دەڵێت وەزیری نەوتی عێراق چەند ڕۆژێکە و لەبەر ڕۆشنایی بڕیاری دادگای فیدراڵی دەستی کردووە بە جموجۆڵ و دەرکەوتن و لێدوان. دەژڵێت دیوێکی دەرکەوتنی نمایش بێت بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی دیوەکەی تری دڵنیای دەدات بە خەڵکی هەرێم کە ڕێکارەکانی حکوومەتی عێراق دۆخی دارایی هەرێم باشتر دەکات. ئەو پەرلەمانتارە لە پەیجی خۆی نووسیوێتی وەزیری نەوتی عێراق بە زمانێکی نەرم و دیبلۆماسی دەڵێت لە سەدا 80 گرێبەستەکان کێشەی نییە، لە سەدا 20 گرێبەستەکان گرفتیان هەیە، بە کورتی ئەمە وەرگێڕین بۆ ژمارە مانای وایە لە کۆی ئەو نەوتەی دەیفرۆشن 200 تا 250 ملیۆن دۆلاری نەوت مانگانە گرفتی هەیە و دیار نامێنێت. وەزیری نەوخۆی تورکیا لە نوێترین نێردوانیدا ڕایگەیاند سووریا و عێراق لە دەستی ئەمریکا و ئەوروپا ڕزگار دەکەین وەک ئاماژەیەک بۆ فراوانکردنی هێرشەکانیان بۆ سەر عێراق و سووریا. سلێمان سۆیلۆ وەزیری نەوخۆی تورکیا دوێنێ لە میانی پێشکەشکردنی وتارێکیدا ڕایگەیاند چۆن ئارامیمان بردا ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ باکووری کوردستان. عێراق و سووریاش لە دەستی ئەمریکا و ئەوروپا ڕزگار دەکەین و ئارامی لەوێژ بەرقەرار دەکەین. وەزیری نەوخۆی تورکیا بوونی سوپای وڵاتەکەشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەشاردەوە و ڕایگەیاند تورکیا لە لیبیا، عێراق، ئازەربایجان زۆر شوێنی دیکە هەیە. ئەو لێدوانی وەزیری نەوخۆی تورکیا لە کاتێکدایە 2 ڕۆژ لەمەوبەر مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی تورکیای کرد و لەگەڵ سەرۆکی دەوڵەتی تورکیا و هاکان فیدان سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا کۆبووە و باز لەوەش دەکرێت تورکیا خۆی بۆ هێرشکردنە سەر گەریلاکانی کوردستان ئامادە کردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.